ڕاگەاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی گیانبەختکردنی هاوڕێ فەرهاد شەعبانی بەداخێکی گرانەوە ڕایدەگەێنین کە بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە 30 مانگی جۆزەردان هاوڕێ فەرهاد شەعبانی دوای نزیک بە 3 مانگ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشی شێرپەنجە سەرەڕای هەوڵی زۆر و پڕاوپڕی پزیشکی لە وڵاتی سۆئێت دڵی میهرەبانی لە لێدان کەوتو بۆ هەمیشە ئێمەی هاوسەنگەر و هاوخەباتی جێهێشت. هاوڕێ فەرهاد شەعبانی سیمای ناسرا و خۆشەویست یەکێک لە ڕێبەرانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و یەکێک لە هەڵسوراوانی هەڵکەوتووی بزوتنەوەی کۆمونیستی لە ئێران بوو. هاوڕێ فەرهاد شەعبانی چەندین ساڵ لە پێگەی ڕێبەری کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێراندا ئاڵا هەڵگری هەوڵ و تێکۆشانی بێپسانەوە لە ڕێگای ڕزگاری کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و دەستەبەرکردنی مافەکانیان بوو. هاوڕێ فەرهاد شەعبانی لە ماوەی 42 ساڵ هەوڵی ماندووی نەناسانەیدا چ وەک پێشمەرگە لە گۆڕەپانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان، چ وەک کرێکار لە جەرگەی خەباتی کرێکاری و چ وەک ڕێبەر لە دیاریکردنی ئاراستەی سیاسی تەشکیلاتێکی کۆمونیستی گەلێک یادگاری لە بیرنەکراوی لە دوای خۆی جێهێشتووە. دەنگی دلێری ئەو ئازیزە بۆ دیفاع لە مافی ستەملێکراوان و چەوساوەکان ئێستاژ لە هەموو شوێنێک دەزرینگێتەوە. هاوڕێ فەرهاد شەعبانی ڕۆژی 7 مانگی ڕەشەمەی 1337 هەتاوی ڕێکەوتی 8 مانگی مارسی 1958 زاینی لا کوێراوە گەڕەکێک لە پەراوێزی شاری سنا لە بنەماڵەیەکی هەژار چاوی بە ژیان پشکوت. 11 ساڵان بوو کە بۆ یارمەتیدان بە بژێوی بنەماڵە و دابینکردنی هەزینەی خوێندنی خۆی ڕووی کردە کرێکاری. دژواریەکانی ژیان ناچاری کرد نەتوانێت درێژە بە خوێندن بدات و لە قۆناغی ناوەندیدا دەستی هەڵگرت و هەموو کاتی خۆی بۆ دابینکردنی بژێوی ژیانی بنەماڵەکەی تەرخان بکات. بۆ ماوەیەک چووە نێو سازمانێکی تازە پێک هاتوو لە ناو سوپای ڕژیمیشە بە ناوی سازمانی جوانان. لەگەڵ دەستپێکردنی ئاخێزی خەڵکی ئێران لە دژی ڕژیمیشە لەگەڵ ژمارەیەک لە هاوکارەکانی لە ئەرتەشدا هەستەی ئارمانی ئەرتەشی خەڵکیان پێکهێنا و هەموو توانایەکانی خستە خزمەت بە ئاکامگەیاندنی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە. گروپەکەی کاک فەرهاد لە جەریانی مەقاومەتی 24 ڕۆژەی شاری سنەدا بە کۆمەڵەوە پەیوەست بوو. لەوە بدواوە ژیانی هاوڕێ فەرهاد شەعبانی لەگەڵ هەوراز و نشێوەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و ڕەوتی گەشە و پتەوتربوونی پێگەی کۆمەڵە لە کۆمەڵگای کوردستاندا گرێدرا. لەو ڕۆژەوە تا کۆتاییەکانی ژیانی هیچ مەیدانێک لە هەڵسوڕانی کۆمەڵە و دواتر لەگەڵ پێکهاتنی حیزبی کۆمونیستی ئێران نییە کە تێیدا دەوری کاریگەری بەرچاوی هاوڕێ فەرهاد شەعبانی وەک پێشمەرگەیەکی قارەمان، کرێکارێکی تێکۆشەر، ئاژیتاتۆرێکی ڕۆشنبین و ڕێبەرێکی خارا و بەتوانە نەبیندرێت. هاوڕێ فەرهاد شەعبانی لە دوایین هەناسەکانیدا باوەڕی خۆی بە ئاوات و ئامانجەکانی لە چەند ڕستەی کووردا هێنایەنە سەر زمان و سەرنجام بە کەلامی بژی سۆسیالیزم چاوەکانی لێکنا. لە ڕۆژە دژوارەکانی نەخۆشیەکەیدا و لە حاڵێکدا کە ئاگاداری مەرگی حەتمی خۆی بوو بە هەموو تواناوە دڵنەوایی هاوسەر و ڕۆڵەکانی دەدایەوە و پایامی هیواداربوون بە سەرکەوتنی لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەگەیاندا هاوسەنگەرانی. بێگومان نەبوونی هاوڕێ فەرهاد شەعبانی خەسارێکی گەورەیە بۆ کۆمەڵە، بۆ بزوتنەوەی کۆمونیستی ئێران، بۆ بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان. کومیتەی ناوەندی کۆمەڵە بە دەربڕینی داخ و پەژارەی قوڵی خۆی بۆ گیانبەختکردنی هاوڕێ فەرهاد شەعبانی لە قوڵایی دڵەوە سەرخۆشی لە هاوسەری تێکۆشەری زارا و منداڵە نازدارەکانی ئارام و فواد و ئەشکان و گشت هاوسەنگەرانی و هەموو ئەو کەسانەی کە دڵیان بۆ ئارمانەکانی هاوڕێ فەرهاد لێدەدات دەکات. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران 30 جۆزەردانی 1400 هەتاوی بەرابەر 20 ژوئەنی 2021 زاینی.